تەرمی 5 هاوڵاتی تر گەیاندرانەوە هەرێمی کوردستان کە ویستویانە سنوورەکان ببڕن و لەو ڕێگایە بپەڕنەوە خاچی تورکیا بە مەبەستی گەیشتن بە وڵاتانی ئەوروپا. شەوی ڕابردوو لەسەر ڕووباری ماوان لە نزیک گوندی بەرمیزەی سنووری نێوان باشوور و باکووری کوردستان کە لە ڕووی داریەوە دەکەوێتە سنووری برادۆستی ناحیەی سیدەکان. تەرمی 5 هاوڵاتی کە پێک هاتوون لە ژنێک و 4 منداڵ تەمەنیان لە خواردە ساڵانەوەیە تا ئێستا ناسنامەیان دیار نییە بە مردووی دۆزرانەوە. لەلایەن هێزە ئەمنیەکان تەرمەکانیان ڕادستی بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران کرا لەوێشەوە بۆ پزیشکی دادی سۆران. 5 کەس لەلای ئێمە یعنی کە دەکەوێتە سنووری باشووری کوردستان گیانیان لە دەستدا لەوانە 4یان منداڵن و یەکێکیشان ئافرەتە. ئەوان لەلایەن سەربازانی تورکیەوە یعنی بە جەماعەتی ئێمەشان ڕاگەاندووە کە جگە لەو پێنجانە چاری تریشیان لە ڕووباری ماوان پەڕاینەوە کە دەکەوێتە سنووری باکووری کوردستان. ئەوان کەتینە دەستی جەدرمەی تورکیا بەپێی زانیاریەکانمان یەک لەوان گیانی لە دەستداوە کە منداڵە دو سێەکان دیکەش دایک و 2 منداڵە. 2 مانگی یەکەمیان ساڵەوەتە مانگی 1 و مانگی 2 بەپێی ئەو ئامارێکە لە بەردەستمانە تقریبا 44 تۆمەتبەر بە مادەی حەفدەی جەوازا دەستگیر کراون. هەروەها توانراوەش 89 هاوڵاتی دەستگیر بکرێتن کە هەوڵیان داوە یعنی بەڕێ قاچاق خۆیان بگەینە وڵاتی تورکیا لەوانە 42یان گەورە بووینە و هەروەها 47یشیان منداڵ بووینە تەمەنیان لە 1 ساڵی بۆ 9 ساڵی بووە. ژمارەی و هاوڵاتیانەی گیانیان لە دەستداوە 6 کەسن. 5یان تەرمەکانیان ئێستا لە هەرێمی کوردستانە. بەپێی زانیاریەکانی دەستگا ئەمنیەکان قوربانیان ئەندامان 1 خێزانن. 4 کەسیشیان کە توانیویانە ڕووباری ماوان ببڕێن بەڵام بەهۆی بوونی شەپۆڵی بەفر و باران و دابەزینی پلەکانی گەرما یەکێکیان گیانی لە دەستداوە. ئەوانی تریش تەندروستیان ناجێگیرە ئێستا لە قەزای شەمزینانی باکووری کوردستانن. ڕووداوی گیان لە دەستدانی هاوڵاتیان کە دەیانەوێت ئەو سنوورانە ببڕێن جاری یەکەم نییە. بەتایبەتی ئەو سنوورەی بەهۆی سەختی شوێنەکە و هاوکات ناجێگیری بواری ئەمنی ساڵانە ژمارەیەکی هاوڵاتیان دەبنە قوربانی. بەشێکیان تا ئێستا نەتواندراوە تەرمەکانیان بدۆزرێتەوە.